با پێش لەوە کە بچینە سەر ئەم ئەگەرانە ئەوە ڕوون بکەینەوە کە ڕئیسی خۆی کییە، کە بۆچی تۆ ئیشارەت کرد لە مقدمەکە وتت خەڵکی بە مردنی ڕئیسی خەڵک لە ناوەوە لە دەرەوە دەستیان کرد بە شایکردن. پێش لە هەر شتێ ڕئیسی یەکێک لە مۆهرە ئەسڵیەکانی حکوومەتی ئیسلامیە کە لە سەرەتای دامەزراندنیەوە کە لەو کاتا تەمەنی 20 ساڵ بوو چووە ناو دەستگای قەزاییەوە، بوو بە دادستانی کەرەج و دواترا مۆقعیەتی ڕۆژ بە ڕۆژ بانتر و بانتر لە عەرسەی بەسڵا نهادی قووەی قەزاییە ڕشتی کرد. بوو بە کەسێک کە لەواقع پێڵن ئایەتوڵڵا قەساب یا ئایەتوڵڵا ئێدام یا کەسێکی دڕندەی کە تەنها کارێکەکە لە توولی تەمەنی کۆماری ئیسلامیە کاری کوشتن بووە. هەڵسوڕاوانێکە کە ئاماری هەڵسوڕاوان کە ئەعدام کراون لە ئێرانە لەواقع زیاتر لە 150,000 ئینسانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب بوون و ئەتەرز بە جمهوری ئیسلامی بە وەسیلەی قووەی قەزاییە کە ئەم یەکێک لە مۆهرەکانی بووە لەواقع کوژراوە، ئەعدام کرا. ئێستا لە خۆتان بینیتان 3 ساڵەوە پێش لە انتخاباتێکی مهندسی شودا ئەمەیان لە سندوقی ڕێی هێنایە دەرەوە بە عنوانی ڕئیس جمهورێک کە لە توولی تەمەنی جمهوری ئیسلامیە بێڕەونەقترین انتخابات بوو کە لەواقع شکلی گرت و ڕئیسی بوو بە ڕئیس جمهوری ئێران، بوو بە ڕئیس جمهوری کۆماری ئیسلامی. ئەوە دوای ئەوە ئێمە شاهدی ئەوە ئەترازاتە بوون کە بە ناوی شۆڕشی 1401 کە ژنان ڕۆڵێکی سەرەکی و ئەساسیان بوو کە لەژێر دەسەڵاتی ڕئیسیە دەستکرا بە سەرکوت و لەواقع کوشتار و ئەعدامکردنی تعدادێکی زۆر لە هەڵسوڕاوانی شۆڕشی 1401 سەراسەری ئێران. هەر بۆ بۆنەوە ڕئیسی یەکێک لە منفورترین و لەواقع بەدنامترین و جنایەتکارترین ئینسانێکە لە توولی حیاتی کۆماری ئیسلامیە خزمەتی تەنها بە کۆماری ئیسلامی و پایەکانی کۆماری ئیسلامی بوو و موردن تەنەفوری عمومی خەڵکە. ئێستا چینە سەر ئەو بابەتەی کە بە ئەو پرسیارەی کە تۆ ئەگەرها کە ممکنە هەموو ئەو ئەگەرانە کە باسی ئەکرێت چون بۆچی بۆ کە ئەوەی ڕاستی بێ مەسلەی کەش و هەوا شاید یەکێک لەو ئەگەرانە بێ کە بکەوێتە دەرەجەی سێومەوە بۆ خۆی کۆماری ئیسلامیە میان خستوەتە دەرەجەی یەکەم وتە تاکی لەسەرەوەکەن چون بۆچی بۆ کە ئەگەر احتراف بکەن بەوە کە ئیسرائیل بەسڵا دەستی هەبووە لە خستنە خوارەوەی ئەو کۆپتەرە لەواقع قودرەتی نظامی ئیسرائیل لەلایەکۆ نیشانداوە لایەکی ترۆ زەعفی پاراستنی خۆی کۆماری ئیسلامی نیشاندا لە بانترین مقاماتی خۆی. لا ئەمە ممکنە وەکو ئەگەرێک بێ ئەگەرێکی تری شەوەیە کە بێسڵا ڕێزەکانی نێو کۆماری ئیسلامی ئەوەی کە کێسێک لە مقابڵەوەیەوە ئەویش دەوە باس دەکرێت کە مشتەبا خامنەیی کە کوڕی خامنەیە لەواقع یەکێک لە ئەگەرەکانە دوای مردنی خامنەیی ببێ بە ڕاهبەری کۆماری ئیسلامی و ئەیانەوێت لەو نەزەرەوە هیچ کەسێک وجودی نەبێ بۆ کە ئەو جێگەیە بگرێتەوە. ممکنە پرسیارەوە بوو بێ یا گومان ئەوە بکرێت کە ڕئیسی خۆی ئامادە کردوێت چون بۆچی بۆکە پێش لەوە کە هەتا وەختێک کە لە ڕئیسی قووەی قەزایی بوو یا حتا کاتێک کە ڕئیسی قودسی ئاستانی ڕەزەوی کە بەسڵا مرکزێکی اقتصادی زۆر گەورەیە کە ئیمام ڕەزای لەوێ و بەرحاڵ بووگە بە مرکزێکی اقتصادی بووە پایەیەکی اقتصادی بۆ کۆماری ئیسلامیە ئەو سەردەمی ڕئیسی ئەو نەهادەیش بوو و لەو کاتەوە زەمزەمەی ئەوە بوو کە ئەگەر خامنەی بمرێ ممکنە ڕئیسی یەکێ لەو کاندیدانە بێت کە جێگەی خامنەی بگرێتەوە. ئەمە یەکێ لە ئەگەرەکانە. بەڵام بە بچینە سەر ئەوە کە هەموو ئەم ئەگەرانە بۆ حەفزی کۆماری ئیسلامیە، بەڵام ئەوەی کە ئەگەرێکی تر کە بە بڕوای من کە ئەگەرێکی قەویترە ئەوی شوەیە کە بۆ خەڵکێکە کە لە توولی 44 ساڵی ڕابردووە ناڕازین بە کۆماری ئیسلامی و بۆ خەڵکێکە کە لە ساڵی تاریخی شەمسی لە 96ەوە دوای دەیمانی 96 و ئابانی 97 و دوایە شۆڕشی سەراسەری 1401
بۆ ئەو خەڵکە خۆیان بە دوای ئەگەرێکی ترە بوو. ئەو ئەگەرەیش سەرنگونی شۆڕژگەرانەی کۆماری ئیسلامیە لەم ئەگەرانەی کە مفەسرینی بێسڵا دنیا ئێستا باسی کوشتنی ڕئیسیەکەن ئەم ئەگەریان لە بەرچاو ناگرن کە بلاخرە ئەم شۆڕشە کە خوازیاری سەرنگونی کۆماری ئیسلامیە موقعیەتەکەی دوای مردنی ڕئیسی لەکوێ قەرارەگرێ وچە وەزایفێکە کە بێتە سەرشانیان لە مەعادڵەی مفەسرینی خارجی و ڕۆژنامە نگارهایەکە کە بەسڵا ئێمڕۆ ڕەسانەگەل پڕجەمعیەت هابەدەسیانەوە باسی لێ ناکەن. بەڵام هەر لەو ئەو ئەگەرانەشێت لە شایی خەڵک لە خیابانەکانی تاران و شیراز و ئەسفەهان و تەبریز و زۆر شوێنی تر کە بۆ مردنی ئەم جەلادە لە واقع شاییان کرد ئەشێ ئەم ئەگەرەش لە بەرچاو بگرین کە بەرحاڵ کۆماری ئیسلامی تایە ئایا ئەتوانێت دەربچێت یانە پرسیارەکە کە ئەبێت لە داهاتووە بەسەری قسە بکەین. بینە سەر ئەو کاردانەوەی کە لە نێو خەڵکیدا هەبوو هەم لە ئێران هەم لە دەرەوەی ئێرانە شای و لۆغان بۆ سەرکۆماری ئەو وڵاتە. ئەمە بابەتەکە ئەوەیە کە دروست ڕئیسی بووە لە ژیاندا نەماوە یاخود ئەوەیە کە یەکێک لە ڕابرانی کۆماری ئیسلامی لە ژیاندا نەماوە وا دەبینرێکە ئەم کۆماری ئیسلامیە بەرەو لاوازبوون دەڕوات و ئەوەی کە تۆڵی خەڵکی کردوێتەوە کە لە ساڵ و نیوی ڕابردوودا خۆشانە مەدان بۆ لە ناوبردنی ئەم دەسەڵاتە. مەسلەیەکی مەشهور هەیە کە ئاڵێ لە خرسێک مویە بکەنیتەوە نەعمەتە. جا لەوەکە جنایەتکارێک لە ناو ڕیزەکانی جنایەتکاری ترە حەسب بووە لە بین چووە خۆی بۆ خەڵک جێگەی خۆشحاڵیە. لەلایەکە خۆشحاڵی لەوەکە بالاخرە ئەم مۆرەیە کە یەکێ لە جنایەتکارترین مۆرەکانی حکوومەتی ئیسلامی بووە ئیتر نەماوە و لەلایەکی تریشەوە بالاخرە تاریخێکی پڕ لە جنایەتی هەبووە کە مردنی لەواقع ژیان ڕاحەتترەوەکە یان قابل تەحمڵترە کات تا زمانێکە خودە ڕئیسی لەسەر کار بوو دەستی لە خوێنی هەزاران و هەزاران گەنج و ژن و گەنج و لاو و پیر و حتا لایەکی تیش لەباری ئابووری و ئەو زەختە ئابووریەکە لەسەر سفرەی خەڵکیش هەست ئامەڵێکی تری کارکردی ڕئیسی بووە کە خەڵک ناڕازین. جا هەر بۆنەوە هەروەکە باسم کرد مویەک لە خرسێ بکەنیتەوە خۆی نەعمەتە لەواقع مردنی ڕئیسیش لەم کاتە نەعمەتە ممکنە بۆ هەنێ زۆرێک لە خەڵک لەواقع ئاواتیان ئەوە بوو بێت کە ڕئیسی ڕۆژێک دەستگیر بکرایە و محاکمە بکردیا و بازجویی بکردیا و دوایە بە جرمی ئەو تاوانانەی کە لە توولی حیاتی کۆماری ئیسلامی ئەنجامی داوە بە سزای خۆی بگەیشتایە. بەڵام بەرحاڵ ئەو فرسەتە نەماوە. بەڵام هەرەوەکە لە ناو ئەم ڕیزە جنایەتکارانە یەکێکیان لێ حەسب بووە یان نەتەنها یەکێکە خودە هەیەتەکەیشی کە لە بێنچووە لەواقع هاودەستی ڕئیسی و هاودەستی ئەم حکوومەتە جنایەتکارانە بووە کە 44 ساڵە بەسەر خەڵکی ئێرانەوە شغڵیان تەنها جنایەت و کوشت و کوشتار و بڕون و زەختێنانە بۆ خەڵکی ئێران. ئەی ئەم چی ئاڵوگۆڕێک دەهێنێتە پێشەوە هەم لە نێو کۆماری ئیسلامی ئێراندا هەم لە نێو ناڕەزایەتی جەماوەری خەڵک دەکە خۆشانە جەماوەریەکە هێشتا لە یادمانە. بە بڕوای من ئەوەی کە بۆ ڕیزەکانی خودە حکوومەت لە 4 ساڵەوە پێشەوە لە تەلاشی یەکدەستکردنەوەی کۆماری ئیسلامیە بووێنە ئەو جناحانەی کە مخالفی ڕژیمی ئیسلامی بوون یان ناوخۆی جناحەکانی ناوخۆی بوون حەسف کراون تا ئێستا. ئەمە یارمەتیەکی زیاترە کات بۆ کە بێدەغدەغەتر جناحی خامنەیی لەسەر حکوم بمێنێتەوە ئەو کارە ئەو نەخشانەکەی لە دەست لەژێر دەستایەتی عملی تری بکات. ئەمە لاواستر و بێهێزتر و منفورتر و بێ بنەمای کۆمەڵایەتی تر مەسلەیەکە کە هەر لە ئیستەوە زیاتر دەستی پێکرێت. لە ساڵی 96ەوە دەستی پێکرد بوو یانە دروست لە ئەکرێ بڵێن لە 9 ساڵ پێش لە ئیستەوە ئەو پرۆسەیە کە کۆماری ئیسلامی پایگای جەماوەری لە دەستداوە و منفورە خەڵک هەر ڕۆژە ئاوات و ئارەزوویە تەلاشی بۆ سەرنگونی کۆماری ئیسلامیە ئەمە زیاتر بووە و ئیستەش بە حەسفی ڕئیسی
بە بڕوای من موقعیەتیان لاواستر و لاواسترە بێت و پێشبینی ئەوە کردیە کە ئەم نەڕەزایەتیانەکە لە قوڵایی کۆمەلگا وجودی هەیە زیاتر پەرەبستێنێ. هەرایسە لە ئێمە لەم شرایەتا کە شرایەتێکی زۆر خەفەقانە. هەر ئەمڕۆ من خەبەرم بوو لە زۆرێک لە شارەکانە ئەو کەسانەکە شاییان کردگە، ئەو کەسانەکە خۆشحاڵ بوون بە مەرگی ڕئیسی، ئەو کەسانەکە پۆستی ئینستاگرام و تلگرام و تویتەر و ئەوانیان ئەنجام داوە لە واقع تەزەکوریان وەرگرۆ، تعدادێکی زۆریان دەستگیر کردووە، تعدادێکی زۆریان چووگن جەریمە کردووە و تعدادێکی زۆر لە سەفان بۆکە بانگەشتیان کەن و تەزەکوریان پێ بدەن. بەڵام لە عین حاڵات ئەمە بینیت کە ئەو ناڕەزایەتیانە لە لایەکی تریشەوە احتساباتی کرێکاریمان هەیە کە لە کانەنەوتەکانە، لە شارەوانیەکانە، لە مەعادنە، لە زۆرێک لە مەراکزی سەنعەتیە اعترازاتی کرێکاری و جەماوەری و لایەکی تریشەوە اعترازی فەرهەنگیانمان هەست و لایەکی تریشەوە اعترازی خانەنشینان کاتی وایە 3 ڕۆژ لە هەفتە لە خیابانان اعترازیان هەست بە ژیان و گوزەران و ڕاگەشتن پێیان و بارحاڵ دەستیان لەو ناڕزایەتیانەش هەڵ نەگرتووە. بەبستمەوە بڵێم کە مردنی ڕئیسی لە واقع اعترازەکان نەتەنیا کەم ناکاتەوە، بەڵکو چون حکوومەت لاواسترە زەمینە بۆ اعترازی فراوانتر فراهەمەکە. لایەکی ترش حکوومەتی ئیسلامی لە توولی حیاتی 44 ساڵەی خۆیان لایەکیش لە توولی 9 ساڵەی ڕابردووە کە شۆڕشێک بۆ سەرنگونی ڕژیم لە ئارادا بووە، لە واقع تەنها ئەبزارەکەی سەرکوت بووە، بەڵام ئەو سەرکوتە نەیتوانیوە ئەو دەنگی ناڕزایەتی خەڵکە لە واقع خەفە بکە یا لە بینی بەرە یا کەمی بکاتەوە. هیچ کام لەوانە موافق نەبووە، لە ڕەغمەوە کە دەستگیری یەکجار زۆرە، یعنی بەندکراوان زۆرن، ئەدام کە حکمی ئەدام و حکمی درێژخایەنی بەسەر بەندکراوانە دراوە زۆرە، بەڵام ئێرادەی خەڵک و ئێرادەی هەڵسوڕاوان و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە واقع لە مەیدان دەرنەچوون و لەحزە شماریە کردێت بۆ تەقینەوەیەکی گەورەتر و بۆ فراهەمکردنی شرایەتێک کۆماری ئیسلامی سەرنگون کرێت.